دکتۆر جا مناڵەکانیشمان ناتوانم بچم بۆ ماڵی باڤیریان ناڵێ بچنە دەرەوە هەر لەبەرەوەی کە ئەو بیرکردنەوەی بۆ دروست بۆ لێ شتێکی وایان لێ بەسەرێت تووشی گوناح هەبن هەر لە ماڵەوە ناڵێ بچێ بۆ ماڵی باوکی یا بچێ بۆ ماڵی باوکی من ئەوانی ژوان لاتەوە خۆشم تۆ تووشی تقریبا نەفسی بووم جاری وا دانیشم بەبێەوەی ئاگام لە خۆم بێ تووشی برۆ ماڵەکانم بەبێەوەی ئاگام لە خۆم بێ حاڵەتێکی زۆر چۆنە کاک ڕێبادیان جەنابی شەوەنگە بیری لێکەیتەوە 6 ساڵیش کاکە زۆرە بە ڕێگەی ئەم دکتۆر و ئەو دکتۆر و 6 ساڵ لەگەڵ ئەم ئافرەتەیە دایک و باوک بەجێ بێڵ و ماڵی خۆ کەسی ژات و چۆمان ناکات دکتۆریجان وڵاهی من با پێ بڵێم بە حقیقەت ئەوە کاریگەری هەیە بەڵام یەک شتێ پێ بڵێم کاک ڕێبادیان تۆ ئەبێ لەم کاتەیە سەپۆرتی ئەم بکە یاڵی دەعم یا پشتی بگری چونکە ئەم بەدەست خۆی نییە ینی نابێ بچیتە مەسەلەی عینادی و بڵێ ئەمە بە کەیفی خۆی واکە نا دڵنیا بە ئەمە لە ئەدەبیاتی علم نەفس ئێمە هەمانە ئەفکاری وەسواسیە فکری خۆسەپێنەدا یعنی ئەو فکرێتە ناو مێشکی وازانی دەنگێکە قسەی لەگەڵاکە ئەی حاڵت نییە هیوا هەیە بڕۆ بێ من کەی سیوامان هاتۆتە لابی نیومانە زۆر لەو پزیشەکانی تر و ئەوانی لە بواری دەرونیە دەرون ناسەکانی شەکەن هەمویان نەزانن کەی سیوا زۆر هێلوانەیە زۆر لەم بینەرانەش لەو میوانە بەڕێزانە و حاڵەتە بێ خزمێ ناسیاوێکیانە بێ من حاڵت هاتۆتە لامان شەو ڕۆژێ من زۆر جار باسم کردووە 24 ساعتە بڕوا هەبێ 15 ساعتی لە ناو حەمامەیە وەکو دەستی نییە وەکو وەسای گەچکاری لێ هاتووە پێستی پێوە نەماوە ئەمە فکرێک گێتە ناو مێشکەوە دەستی شوە یەتەوە ئەملاوە فکرەکەی بۆ گەڕێتەوانێ ئەو خۆی مێشی خۆیتی دروستێکە بە زۆر لە دەنگێکە قسەم لەگەڵاکە وەکو ئەم خاتونەوتی یەکسەر ئەڵێ دەستە پیسە پاک نەبووتەوە یەکسەر تەسلیمە بێ تۆ ئەبێ عیلاجی تۆ چێکچی من نابێت تەسلیم بی بۆ فکرە بۆگەنە ئەبێ مناقەشەی لەگەڵا بکەین بڵێ باشە من ئافرەتم ڕاستە ئەی خۆ دایکیشم ئافرەتە خۆ دایکیشم ڕەحمی هەیە ئەی خوشکەکانم ئەی دراوسەکانم ئەم ئافرەتانەی تر ئەی ئەمان بۆ دەستیان بەردەستی پیاوەکەوی حامل نابن بۆ تۆ بوونەوەرێکی تایبەتی خوا خاستۆی دروست کردووە هەموو خاصیەتەکانی ئینسان وەکو یەکین کچی من لەبەرەوە تۆ ئەبێ ئەم فکرە بۆگەنە دژی بۆسیتەوە فکرەگێتە نامێشتەوە بڵێ وەڵام من ئێستا دەست بەردەستی باوکم مەکەوێ و دەستی باوکیشم ماچەکەم و هیچ شتێکی ڕوونایە بیشیکە من وتم بە 10 بۆ مۆرەکەم کە هیچ شتێک ڕوونایە و هەر شتێکی ڕوویە ئەمە هاوسەرەکە و کاڕێبوار شایەت بێ من بن بە مەحکەمە هیچ شتێ ڕووی ناکچی منەوە دەست خوادی دەستە پەنجەکانێ دکتۆر گیاندەمە پێم ئەڵێ ئەڵێ بۆچی دقاتی پەنجە ئەو دەستەی تریشە بەشە بۆچی ئەوە هەمووی سوور بۆتەوانێ دکتۆر گیان بەردەوام نینۆکمەکەم چکە پێیان وتم ئەگەر نینۆکە نەکەیت و نینۆکە درێژ بێتەوە ئەوە شەیتان لەسەری نوێژەکە بەردەوام بیری ئەو کێشەیەمان هەر نەبوو ئەوەشی هەیە یەک دۆزنینۆکی درێژە بێتەوە لە بنایی بڕێ ئەڵێ ئەمە بۆیە شەیتان نوێژی لەسەر نەکە خوشتی وا هەیە بەسە پرسیارت خوا لە تۆ بکەم کچەکەی من ینی تۆ نەکە لە زانستا باوکە لەلایانی زانستیەوە ڕۆشنبیری و حاجزمە بەلێم ینی کوداواری خۆمانە قسەی حەق ڕقە من نەزانم تۆ ئێستا دڵگرانە بی بەڵامە هەر بیکەم تۆ لەلایانی زانستیەوە هیچ معلوماتێک نییە بەداخەوە ئەوە یەکێکە لە کێشەکانی نەخوێنەواری کە بەداخەوە زوڵمێکی تیان لێکردووی کە نەیانێشتە وەختی خۆیان لە دوی سەرەتایی وەکو بۆ باسیەوە سێی سەرەتایە بنەڕەتی ئێستا لە مەکتەب دەریان هێناوی ئەگەر کچی من زیندەوەرزانی بخوێنایە فێریانە کردی مناڵ چۆن دروستە بێت حمل چۆن دروستە بێت ئەم فکرە بۆگەنە جێی نەیەتوانی لە ناو مێشکی تۆیە ئەم هێلانەیە دروست کات ئەم گەرایانە دروست کات ئەم ڤایرۆسە بچێتە ناو مێشتەوە نەکە لەلایەنی ئەوەوە تۆ لەلایەنی دینیشەوە معلوماتن یەکچی من باشە پرسیاری لە جەناب بکەم شەیتان نوێژەکات خۆی گەورەوانی دروست نەکردووە بۆی نوێژکە من دایکم و خوشکم و براکانەمە میان ئەڵێن ئەگەر نینۆکە درێژ بێتەوە ئەوە شەیتان نوێژی لەسەرەکە هاوکردیان شەیتان خوای گەورە کە کاتی خۆی داوای لێکرد سوژدە بەرێ بۆ ئادەم سوژدەی نەبەروتی من لە نورێ لە ڕووناکیە دروستکراوە هۆ ئاەتی قورعانە وە قسەی خوایە ئەم لە قڕ دروستکراوە من سوژدە نابم بەس بۆ تۆیە بە سوژدە نام بۆ ئەوە بخوای گەورە بە لەعنەتی کرد لەو ڕۆژەوە نەیودم نەبم بە دوژمن بابە ئادەمی هەڵمە خەڵەتان لە بەهەش بە دەرکردنیە لەگە دایکە حەوایە لەو ڕۆژەوە دوژمنی ئینسانن ئەی بەخوای نەوت بم هێڵەرەوە هەتا وەکو بەشەر بمێنێ منە بێ ئەمانە لە ڕێگەی ڕاز لابم هێ باوکە گیان شەیتان نوێژ ناکا بە قوربان شەیتان بە هیچ شێوەیە نوێژ ناکا برا بەڕێز خوشکە بەڕێزەکەم ئەگەر نوێژی بکردایە واللهی من نینۆکم نەگەوەکو تۆ لێرە ئەوەنگە بۆم درێژەکە بۆی شوێنی بێتەوانی هەر هەموو نینۆکەم ئاوە بۆدانە بابەجان شەیتانی ئەم هەموو دەسەڵاتی هەبێت لەم دنیاەیە شوێنی دەست نەکەوت سەر نینۆکی تۆ نەبێت کچەکەی من
ئەمانە غەڵەتە فکرێ ینی ڕاستە شەیتان نوێژ ناکە ئەی بۆ چێڵە نەگەر نینۆکە درێژ بێتەوە شەیتان نوێژەکە بلە مناڵی ئەو قسەیان پێ بڵێن. غەڵەتە ئەمە ئەفکاری غەڵەتە ئەی خۆ زۆر شتی غەڵەتمانێ باوکەجان ئەی نەو بیستۆ پیان نەوتۆگە چۆلەکەم جریونە میوانمانە ئەمە ئەفکاری خۆرافی ئەمەیە وڵا سەد جار چۆلەکە جریونی میوانیش نایە نازان بەری دەست بخورێ دەوڵەمەنگی ئەمانەی ئەفکاری خۆرافی ینی خۆرافیان چی نامەنتەقی نەعقڵ قبوڵیەکە نەمەنتەق قبوڵیەکە ینی وەکو بە زەلامێ بڵێ ئەو زەلامە 50 کیلۆ گۆشتی بۆ بکرد بە کەباب خواردوێت یا قبوڵی ناکە 50 کیلۆ گۆشت داخێ بڵێ کیلۆیە بڵێ 2 کیلۆ بڵێ 3 کیلۆ ئەمە دروی ئاسمانیش نییە ئەمە مەبەسم کاڵێ منطقە مە منطقە لە عیلما شتی وان یەکسی من نوێژ ناکان جەنابە دەڵێ خوای گەورە دروستی نەکردو ڕاستەکە کە خوا ئینسان و جنۆکەشی دروست کردوی مێمانمان هەیە من ئیمانم هەیە مادەم خوای گەورە لە قورئانە بڵێ جنۆکەیە بوونەوەیەکە ڕاستێ من ئامین ئیمانم هەیە بەڵام ئەوان وەکو مسڵمان خەڵک وایە ئێمەش بەشەر هەندێکمان نوێژ نەکەین هەندێکمان نوێژ ناکەین هەندێکمان ئیمانمان بەخوا هەیە و بە ڕۆژی قیامەت هەندێک ئیمانی پێنەی تر بکات کەسەوە چێتە قبری خۆیەوە من مناقشەوە لەگەڵ تۆ ناکەم لە ناو ئەو بوونەوەرانەشا ئەینەشت هەندێک جنۆکە هەیە مسلمانە ینی نوێژەکە و ڕۆژۆگە هەندێکیان هەیە نوێژ ناکەن کافرن وەکوواڵێ سەرە گەورەکان شەیتانە لەگەڵ جەماعەتەکە ئەمانە نوێژ ناکەن کچەکەی من ئەمانە نوێژ ناکەن نوێژی چی تۆ ئێستا نینۆکە بەم شێوە ئەمە زەین لە چێوە هاتووە مفکارانە کاگە ڕێبوار لە کۆنا بڵین 200 ساڵ پێش ئێستا خەڵک خوێنەواری نەبووە ڕۆشن بیر نەبووە ئەم هەموو تەکنەلۆجیای ئێستا نەبووە ئەم کتێب و بڵاو کراوە نەبووە هەموو بەرنامەی رادیۆ تەلەڤیزیۆنە نەبووە هاتوون چیان کردووە ئەگەر بە یەکێکیان بوو تا نینۆک بکە لەبەرەوەی میکرۆب و نازان ڤایرۆسیکە ژێر نینۆک توانێت دوایی خواردنە خۆی تووشی نەخۆشی دەکات گاڵتەی پیاوی کو میکرۆب و ڤایرۆس دەکوایە خۆ میکرۆب بە چاو نابین دەویست کە نیبینە بڕای ناکرد ئەو معنە ناچار چیان کرد ڕۆفتیان کردۆ بە دینەوە وتیانە نینۆکتان بکەن ئەگەر نینۆک نەکەن شەیتان نوێژ ئەویش چکە دینەکە کاریگەری لەسەر بووە ئاوە نینۆکی کردووە بەڵام ئەم تۆ نەک نینۆکە خەریکە ڕێگەکەشی دەرێنی کچی من ئەمە